بەرەو ئایندەی هەنگاو ئەنێ نەبوونی دەست ڕێگری لە پێش تواناکانی دروست نەکردووە. نەرمین 4 مانگا لەگەڵ کۆشیاری کوڕی خوێندکاری پۆلی یەکەمە. پێیەکانی شوێنی دەستیشی بۆ گرتوێتەوە. لە خوێندن و نووسین لێ هاتووە. یەکێکشا لە خوێندکارە نمونەیەکان و حەزی زۆریشی لەوانەی وەرزشە. یاری دەکەین لە وەرزشە جاروا دەکەوین اینجا یاریەکەین و تۆپەکە لە یەک درەستێنی. چالاکە لە بەشداریکردنی وانەکان. مامۆستاکانیشی گرنگێکی تایبەتیان پێداوە تا کۆشیار زیاتر بەرەو پێشەوە هەنگاو بنێت. تواناکانی زۆر بەهێز و بەتوانەیە لەگەڵ هاوڕێکانی زۆر باشە. هاوڕێکانی هاوکاری دەکەن لە پۆلە لە دەرەوە. ئێتر توانایەکی باشەیە لە ڕووی مێشکەوە لە ڕووی دەربڕینەوە لە ڕووی خوێندنەوە چونکە بە قاز دەنووسێ دەبێت لە پشتەوە ئێمە پاڵپشتێکی بکەین بەوەی بتوانێت پیتەکانیان وشتەکان بنووسیان ئیملای پێ بکەین. کۆشیار هەر لە زگماکەوە هەردوو دەستی نییە. هەر کا گەڕایەوە لە قوتابخانە دایکی لێی دانابڕێت. وشە بە وشە دێر بە دێر لەگەڵی ئەبێت تاوانەکانی بەباشی سعی ئەکا و خۆی بۆ ڕۆژێکی نوێ ئامادەکە. لە ماڵەوە هەر خۆم دانیشم پێ نووسمەوانەیە سعیکردنە ئیملایە پێویستی بەشتی تایبەتی خۆی هەیە مناڵە هێندێک جار هەیە توانای شتی نییە بێزارە بێت تااقەتە بێ ئەم مناڵە لە زگمانگەوە خۆی هەر زگمانگە هەردوو دەستی نییە دەڵێ من دەستم نییە دەڵم نەکوڕم ئەوە دەستە ئەوەش قاستە. نەرمین بەردەوام هانی سەرکەوتنی کوڕەکەی ئەدات. دڵخۆشیشە با بەهرەمەندیەکەی. کۆشیار هەمیشە وەک هەر منداڵێکی تر حەزی بە یاریکردنە بەڵام جیاواز لە منداڵانی تر بە بێدەست هەر یاریەک بێوێت ئەنجامی ئەدات. نەبوونی دەستەکانی بۆ ئێستایی ڕەنگە بەهۆی دایکەوە گرفتی بۆ دروست نەکات بەڵام کەس و کارەکەی ترسیان هەیە کە گەورە بوو ژیانی قورس بێت و نەتوانێت ئەنجامی بدات. دیار جەمال کوردستان 24 پیرەمەگرون.